بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، لە بابەتێکی نوێ بە خزمەتان ئەگەم جارێکی تر لە ماڵەکانتان لە زنجیرە باسی کردەوەکانی دڵ و گومانی تیانە یەکێک لە کردەوەکانی دڵ کە ئەوەیە ئینسانی موسڵمان گومانی باش بەرێ بە خوای پەروەردگار سوبحانه وتعالى. خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ واستعينوا بالصبر والصلاة وإنها لكبيرة إلا على الخاشعين الذين يظنون أنهم ملاقو ربهم وأنهم إليه راجعون. ئەفەرمێ ئارام بگرن، چەسپاو بن و ئارام بگرن لەسەر نوێژ و بەرەنجامدانی نوێژ کە ئینسان پێویستە نوێژ بکا و ئارامی لەسەر بگرێ. وإنها لكبيرة إلا على الخاشعين، و زۆر گەورەیە نوێژکردن، بەڕاستی فعلا نوێژکردنیش گەورەیە، إلا على الخاشعين، ئەوانی کە وەها ملکەچن بۆ فەرمان و بڕیارەکانی خوای پەروەردگار. و ئەو کەسانش کێن؟ الذين يظنون أنهم ملاقو ربهم، گومانیان وایە ئەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار، وأنهم إليه راجعون، سەرنجام گەڕانەوەیان تەنها بۆ لای خوای پەروەردگارە. کەواتە گومانی باش بە خوای پەروەردگار یەکێکە لە نیعمەتەکان کە ئینسانی موسڵمان چەسپاو ئەکا لەسەر نوێژ، لەسەر عیبادەت، لەسەر چاکەکردن. و ئەو گومانە باشانشەوە لە ئینسان ئەکا کە ئینسانی موسڵمان خوای پەروەردگار ڕێزی گەورەتر و زیاتری لێ بگرێ، هەم لە ژیانی دنیا و هەم لە ڕۆژی قیامەتیش. خۆشەویستان، پێغەمبەر صلی الله عليه وسلم بە سێ ڕۆژ پێش وەفاتی مبارەکی، سێ ڕۆژ پێش ئەوەی کە وەفات بفەرمێت، ئەفەرمێ لا يموتن أحدكم إلا وهو يحسن الظن بالله تبارك وتعالى. ئەفەرمێ هیچ کەسێک لە ئێوە نەمرێت، وەک چۆن خوای پەروەردگار ئەفەرمێ ولا تموتن إلا وأنتم مسلمون، نەکەن بمرن بە موسڵمانەتی نەبێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ نەکەن بمرن هیچ کەسێک لە ئێوە لە ژیانی دنیا دەربچێ ئیلا گومانی باشی بەخوا بردبێت. چ گومانێک؟ گومانی ئەوەی کە خوا لێت خۆش ئەبێ، کە خوای پەروەردگار میهرەبانە، کە خوای پەروەردگار بەدەسەڵاتە، تۆ بخاتە بەهەشتەوە زەرەر ناکە. ئەم گومانانە زۆر گرنگە بۆ ئینسانی موسڵمان. بڵێ وەڵا ئەستەغفر الله بەخوا دڵنیام لێم خۆش نابی، بە دڵنیایەوە خوای پەروەردگار ئەوەت بەرامبەر ئەکا. بۆیە عەبدوڵای کوڕی مبارەک ئەفەرمێ لە حەجێکە چوون بۆ لای سوفیانی ثەوری، سەیر ئەکەم لەسەر ئەژنۆ کەوتووە چاوەکانی سوور بوونە ئەوە نەگریاوە. وتم پرسیارت لێ ئەەکەم خراپترینی کەس و نەکبەتترین و داماوترین و ڕەنجەڕۆترین کەس ئەمڕۆ لە ڕۆژی عەرەفەیە کێیە؟ فەرمووی ئەو کەسانن کە وەها گومانیان وایە خوا لێیان خۆش نابێت، ئەو کەسانن کە وەها سەرڕای ئەوەی کە هاتوونەتە عەرەفە بۆ ئەنجامدانی حەج و ئەمڕۆ ڕۆژی زەلیلبوونی شەیطانە، ئەوان گومانیان وایە خوا لێیان خۆش نابێت سەرڕای ئەوەی کە خوای پەروەردگار ئەمڕۆ لێ خۆشبوون بۆ خەڵکی دەرئەکا. کەواتە خۆشەویستان، گومانی باشبردن بەخوا خەرمانێکە زۆر گەورەیە. ئینسانی موسڵمان گومانی باش بەخوای پەروەردگار بەرێ، گومانەکانی وابێ کە خوای پەروەردگار لێی خۆشە بێ. بۆیە پێغەمبەری خۆشەویستیش صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە دنیا دەرنەچن ئیلا گومانی باش بەخوای پەروەردگار بەرن، و گومانی باشیش بە پەروەردگار سبحانه وتعالى نیعمەتێکی گەورەیە. بۆیە پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەفەرمێ خوای پەروەردگار ئەفەرمێ ئەنا عند ظن عبدی بی، من لای گومانی بەندەکەمم. خۆشەویستان، زۆر گرنگە ئەزیزان، خوشکان، برایان، خوای پەروەردگار لای گومانی من و تووە، لەگەڵ گومانی من و توایە. بۆیە ئەفەرمێ ئین ظن بی خەیڕا فەلەهو، ئەگەر گومانی باشم پێبەرێ باشی بەرامبەر ئەکەم، باشی توش ئەکەم، ڕازی ئەکەم، دڵخۆشی ئەکەم. بۆیە گومانی باش بەخوای پەروەردگار یەکێکە لە هەرە گرنگیەکانی سەنگی مەحەکی ئیماندار. هیچ کاتێک گومانی خراپ بەخوای خۆت مەبە، هیچ کاتێک لە هیچ شوێنێکە. وەکو پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەفەرمێ خوای گەورە ئەفەرمێ وئین ظن بی شەڕا فەلەهو، گومانی شەڕم پێبەرێ هەر ئەوەیە، فەلا یەلومەنە ئیلا نەفسە، لۆمەی کەس مەکە. یەکەم شت گومانی گومانی باش بەخوای پەروەردگار بەرە، و خوای پەروەردگار لەگەڵ گومانی خۆتا ئەیکە، لەگەڵ نیەتەکەی خۆتا ئەیکە، لەگەڵ ئەو تەسەڕوفات و خو خەسڵەتەی کە تۆ هەتە لە ناواخنتا چۆن بیرەکەیتەوە، خوای پەروەردگاریش ئەوەت بەرامبەرەکە. بۆیە داوای یەکێ لە نیعمەتە گەورەکان بکە کە ئەویش ئەوەیە گومانی باش بە پەروەردگاری خۆت بەری. بۆیە خۆشەویستی خۆم،
سەیری گومانی باش کە بەخوای پەروەردگار. ئیمامی ئەبوو بەکر لە کاتی هیجرەتە لە ناو غارەکەیان ئەفەرمی ئەی پێغەمبەری خوا بەس سەیری ژێر پای خۆیان بکەن، بەس سەیری بەردەم پای خۆیان بکەن ئێمە ئەبینن کە ئێمەشیان بینی یعنی تەواو یعنی دعوەی ئیسلام کۆتایی پێدێ، یعنی شەهیدبوونی جەنابتان، یعنی ماڵکاولی گەورە بۆ مرۆڤایەتی بەڕێوەیە. بۆیە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ ما ظنك يا ئەبا بەکر بیثنەینی الله ثالثهما، ئەڵێ ئەی ئەبوو بەکر گومانت چییە بە دوو نەفەر سێمیان ئەڵڵا بێ؟ چەند گرنگە ئینسان کە چووە دەرەوە إن الله كان عليكم رقيبا وهو معكم أينما كنتم، کە چیتە دەرەوە لە ماڵ گومانت وابێ خوای گەورە ئەتبینێ، کە لە معاملەیە عیشت کرد خوا ئەتبینێ، لە مەجلیسا قسەت کرد خوا ئەتبینێ، ئی بانگەشەیان کردی بۆ ئیشێکی خراپ خوا ئەتبینێ. بۆیە خوای پەروەردگار ئەفەرمێ ئەی عەبدەکەم بۆچی من ئەهوەنترین کەسم کە ئەڕوانمەت و تاوان ئەەکەی؟ بۆیە زۆر گرنگە خۆشەویستان ئێمە گومانی باش بەخوای خۆمان بەرین و گومانیشمان وابێ بە بەردەوامی ئەمان بینێ و لەگەڵمانە. ئیشەکانمان بۆ ئاسان ئەکا، کردەوە چاکەکانمان بۆ زۆر ئەکا، هی ڕێگەی هیدایەتمان بۆ ئاسان ئەکا. ئەگەر تو ئەم گومانانە بەخوا نەبەی ئەو کاتە لە شەڕ و ماڵکاولیەکای کە خوای پەروەردگاری شەر ئەوە توش ئەکا خوابمان پارێزێ. بۆیە پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم ئەفەرمێ إن حسن الظن بالله تبارك وتعالى من حسن العبادة. ئەفەرمێ گومانی باش بردن بەخوا لە جوانی پەرستشەکانی خوای پەروەردگارە. ئابزانە پێغەمبەری خوا ئەفەرمێ عليه الصلاة والسلام جوانی گومان بردن بەخوا لە جوانی تەوحید و دین و ئیمانتە، لە جوانی ئیسلامتە. و من گومانی باشیش بەخوا حەزەکەم لێرەش ئاباسیەوەکەم. ئێوە ئێستا مانگی ڕەمەزانە ئەبینی ماشەڵڵا مزگەوتەکان جمەیاندی، خەڵکی وا ئەبینی نوێژنەکەر فاسق فاجر دەرمانخۆر شەرابخۆر هاتووە بۆ مزگەوت. خەڵکی سێکە خەڵکیە کە بوونەتە جێگرهێزی شەیطان و فەرماندەی شەیطان و جوندی شەیطان خوا پەناماندا. ئەوە توش هاتی بۆ مزگەوت باشە تو کەی تۆبەت کرد تو هیر ئەوە کاکە کابرا عەبدی خوایە گومانی باش بەخوای خۆیە بە دوایەوە هاتووە بۆ مزگەوت خۆ نهاتووە بۆ ماڵی مامۆستا فڵان و مامۆستا فڵان. مزگەوت ماڵی خوایە و ئەنە المەساجد لله. گومانی باش بۆ عەبدەی خوا بەرە. خالیدی کوڕی وەلید هۆکاری شەهیدبوونی حەفتا سەحابە بوو بە حەمزەی کوڕی عەبدولموطەلیب کە مامی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم لوت و گوێ و زگیشیان دڕی. ئینجایش بووە سەیف الله المەسلول سەد شەڕی کرد لە هەر سەدیا براوە بوو بوو بە شمشێری خوا. گومانی باش بە عەبدەکانی خوا بەرە. عەبدێکە ئەمڕۆ دەرمانخۆرە مەشروبخۆرە شوێنی ناموسی خەڵکێک بێ بەیانی خوا هیدایەت تێدا گومانی باش بەخوا بەرە. کەسێ هاتۆ بۆ مزگەوت گومانی پاشی پێ بەرە. گومانی ئەوی پێ مەبە هاتۆ وەڵا بۆ ئیفتار و بۆ بەربانگ بۆ ئەوی تۆ زێنان بخوا. هەتا من ڕۆژێ لە شوێنێک خۆڵکی موسڵمانێک وتم باچین بۆ مزگەوت ئیفتارکەین وتی وەڵاهی من نایەم. بۆ نایی کاکە؟ وتی وەڵاهی لەبەر ئەوە نایەم گومانی ئەوم پێ بن من بەس بۆ نانەکە بڕۆم. یعنی سەیکە ئەگەر ئێمەی موسڵمان گومانی باش بە خەڵک بەرین خەڵکش ئەو گومانانە لە خۆی ئەڕەوێنێتەوە. ئەگەر ئێمە کەسێ هاتە مزگەوت ڕێزی لێ بگرین پێشوازی لێ بکەین خێراتنی بکەین دەستخۆشی لێ بکەین گومانی باشی پێبەرین و دوعای خێری بۆ بکەین ئەویش ناتوەرێ و لە ماڵەکەی خوا ڕاناکە. بۆی خۆشەویستان زۆر گرنگە ئێمەی موسڵمان ئاگامان لەوە بێ لە جوانی پەرستش و تەوحید و ئیسلام ئەوەیە گومانی باش بەخوا بەری و لە باشی ئینسانەکانیش ئەوەیە گومانی باش بە عەبدەکانی خوا بەری. و ئێمە بەسەرهاتێکمان هەیە لە قورئانە لە ئەنجامی باش گومان بردن بەخوای پەروەردگار. ئەو سێ سەحابە بەڕێزە کەوەها دواکەوتن لە غەزایەک لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم. خوای پەروەردگار لە قورئانە باسییانەکە ئەفەرمێ وعلى ثلاثة الذين خلفوا حتى إذا ضاقت عليهم الأرض بما رحبت وضاقت عليهم أنفسهم وظنوا أن لا ملجأ من الله إلا إليه ثم تاب عليهم ليتوبوا. ئەمسێ هاوڵە بەبێ هیچ عزرێک لە منافقین نەبوون لە غەزایە شوێن پێغەمبەر نەکەوتن صلی الله عليه وسلم. خوای پەروەردگار ڕەخنەیان لێ ئەگرێت، خوای پەروەردگار عیتابیان لێ ئەگرێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم قسەیان لێدا ئەبڕێت. مەلیکی غەسان نامە ئەنێرێ ئەڵێ هاوڕێکەتان ئەزیەتی داون ئیهانەی کردوون لە مەدینە وەرن بۆ لای من سوڵتە و دەسەڵاتان ئەدەمێ. سبحان الله بزانە تووشی چی فیتنەیەک ئەبن بەڵام گومانی باش بەخوای پەروەردگار وظنوا أن لا ملجأ من الله إلا إليه. گومانیان وابوو هیچ هانا و هاوارێک نییە هیچ هێز و توانایەک نییە هیچ شوێنێک نییە پەنای پێ بدەن إلا الله نەبێ سبحانه وتعالى.
وخوای پەروەردگاریش لیان خۆش بوو. بۆیە گرنگە ئێمەی موسڵمان بە دڵێکی فراوانەوە بە چاوێکی پڕ ئومێدەوە بڕوانینە خوای پەروەردگار. هیچ کاتێ بەکردەوەی کەمی خۆمان، بە شتی خراپی خۆمان، بە قسەی بچووکی خۆمان، بە عیبادەتی کەمی خۆمان گومان بەخوایەکی عەزیم نەبین بە خراپە کە خوای پەروەردگار لێمان خۆش نابێ و کردەوەکانمان هیچ نییە و خۆشمان هەڵنەواسین لە هەر ڕوویەکە کە بڵین خوای پەروەردگار غەفوور و ڕەحیمە و پشت لە عیبادەت بکەین. نە، گومانی باش بەخوا بردن لە جوانی عیبادەتەکان و پەرستشتەکانە خوای گەورە بۆمان ئاسانکە. بۆیە یەکێ لە پیاوچاکان ئەفەرمێت کە سەهلی قوتاعی ناوە ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ مالکی کوڕی دینارم لە خەوا بینی. طبعا ئەمە هەمن هەروەکو بەسەر هاتەی گێڕمەوە، ئیسیناد ناکەمە سەر قورئان و سونەت، بەڵام خەوی پیاوچاکان ڕاستە و مالکی کوڕی دیناری شێکێکە لە ئەولیا و پیاوچاکەکان ئەفەرمێ بینیم لە خەوما وتم فقلت يا أبا يحيى ليت شعري ماذا قدمت به على الله عز وجل. وتم أي باوكي يحيى چی شتێکت برد بۆ لای خوای پەروەردگار، خوای پەروەردگار لێت خۆش بوو، چیت بەسەرا هات؟ فەرمووی قال ما قدمت بذنوب قال قدمت بذنوب كثيرة، ئەڵێ بە تاوانێکی زۆرەوە گەڕامەوە بۆ لای خوای پەروەردگار. فمحاها عني حسن الظن بالله، لێم خۆش بوو، جێی خۆش کردم، لێمی سڕیەوە تاوانەکانم بەس بە گومانە باشەکانم بە خوای پەروەردگار. بۆیە گومانی باش یەکێکە لەو نیعمەتانە کە ئینسانی موسڵمان و ئیماندار و ئەهلی مزگەوت و تەوحید گومانی باشی بەخوا هەبێ. چکۆم ئێستاکە بۆ گومانی باش بەخوا بێ. کاکە گیان تۆ ڕیشت تاشیوە، جگەرە ئەکێشی، تێگەی وەکو پێویست ئیلتیزامی نوێژی جەماعەتت نییە، گومانی باش بەخوا بەرە. سەیری مسلسلاتەکەی کۆمەڵێشتی لاوەکی تەیە کە بەڕاستی بۆ خۆت شەرمی لێ ئەەکەی کە ئەیکەی، بەڵام یعنی گرنگی ئەوەیە تۆ سەیریت خۆت و گاپەرستێ بکە. کەسێک هەیە گوێرەکە ئەپەرستێ، کەسێک هەیە مانگا ئەپەرستێ، کەسێک هەیە شەق لە دایکی خۆی ئەدا. تۆ لە سەروی ئەم هەموو شتانەوە خوای گەورە تەوحیدی بەنەسیبت کردووە. هەندێک شتی لاوەکی وا لە تو نەکا گومانی شەڕ بە خوای پەروەردگار بەری وەالعیاذ بالله، گومانی باش بەخوا بەرە. بۆیە ئەو گومانە باشانت زۆری تاوانەکانت لێ ئەسڕێتەوە، چکەم خوای پەروەردگار سبحانه وتعالى یەکێکە لەو زاتانەی کە ئێمەی موسڵمان پێویستە گومانی باش بەرین، وەکو چۆن لە فەرمودەیەکی صحیحا فەرمێ لەو لەم توذنبوا لذهب الله بكم. ئەگەر تاوان نەکەن خواتان سڕێتەوە. پێویستە تاوان بکرێ و ئیستیغفاری خوا بکرێ، پێویستە هەڵە بکرێ، بەڵام ئینساندان بە هەڵەکەی خۆیان بنی. ئەو کاتە گومانی باش لەوە دروست ئەبێ. بۆیە هەندێک لە پیاوچاکانە ئەفەرمون بكاء عباد المذنبين خير من عبادة الصالحين المغرورين. گریانی بەندەیەکی تاوانبار لە عیبادەتی پیاوچاکێکی مەغرور گەورەترە. پیاوچاکی وا هەیە مەسەڵەن مامۆستای ئاینیە خۆی بەزانە ئازانێ، گەنجێ قسەیەکاتێ تۆ چیە زانی؟ فاتحات لەبەرە فڵان ئاەتە زانی، تەریقی ئەکاتەوە. بۆیە خۆیشی پێ گومڕا ئەبێ و خەڵکیشی گومڕا ئەکا. گوێ ناگرێ لەوەی کە خەڵکی ئەوێ تەوجیهاتێکی ڕاستی بداتێ. بۆیە زۆر گرنگە ئێمە بەردەوام چاوبەگریان بین، گومانی باش بەخوا بەرین. بۆیە لە کۆتاییە من هەر ئەوەنەت پێ ئەڵێم با هاوشێوەی جوولەکە نەبین کە خوای پەروەردگار باسییانەکا وەکو بەنی قوڕەیضا فەرمێ وظنوا أنهم مانعتهم حصونهم من الله. لە مەدینەیە چ فەسادێک نەمانەیکرد، ویستیان پێغەمبەری خوا شەهیدکەن صلی الله عليه وسلم، دەرمان خواردیان کرد، پایان نایە ئابای موسڵمان ئافرەتێکی موسڵمانە ڕوتیان کردەوە گاڵتە و ڕابواردیان پێکرد لە ناو بازارە. هەرچی فەساد هەبوو لە مەدینەیە دروستیان کرد، ویستیان مەدینە تەسلیمی قوڕیشکەن و ئیسلام کۆتایی پێبێن و بیسڕنەوە. وظنوا أنهم مانعتهم حصونهم من الله فأتاهم الله من حيث لم يحتسبوا. خوای پەروەردگار لە ژێر و بانەوە بۆیان هات، ماڵی خۆیانیان بەدەست خۆیانیان کاول کرد و بەدەستی ئیمانداران ماڵیان کاول بوو. بۆیە نابێ ئێمە سیفەتی جوولەکەمان تیاوێت بەو شێوازە بیر بکەینەوە کە بڵێین ئەوەی کە هەمانە ئیتر ئەوە کۆتایەکەیەتی. گومانی باش لە ئیبراهیمەوە فێر بە، ئەکرێتە ناو منجەنیقەوە بۆ ناو ئاگرەکە، ئینجاش پێویستی بە کەس نییە تەنها ئەڵڵا نەبێ. گومانی باش وەکو موسا بەرە، قەومەکەی وتیان یا موسا ئینا لەمودڕەکون، وتیانەوە تەواو جێشەکە هات، ئەوە تا ئەبیندی، ئەوە فیرعون هات. فەرمووی کەلا ئینە مەعیە ڕەبی سەیەهدین. وەکو محەممەد صلی الله عليه وسلم لە غەزای بەدرا بە 313 خەڵکی ڕەشوڕوت لە ئەنسار و مهاجرین بەرامبەر 1000 سوارچاک و تاغوتی وەکو عوتبە و شەیبە و ئەبوو جەهلی گرت. گومانی باش بەخوا کۆتایەکەی سەرکەوتنە، گومانی شەڕبردن بەخوا کۆتایەکەی زەلیلی و کەوتن و نەدامەتیە.
داواکەم لە خوای پەروەردگار لەو عەبدانەمان بگێڕێ کە گومانی باش بەخوای خۆمانە بین و ئەو گومانە باشانش کردەوە تاوانە زۆرەکانمان بۆ ئەسڕێتەوە ئینشاء الله و بۆمانەکا بە چاکە و لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری گومانی باش بردن بە پەروەردگاری خۆمان لە دوایی بەجێهێنانی عیبادەت و خواپەرستی خوای گەورەکاری هەموو لایەکمان ئاسانکە بمانکە بەو بەندانەی کە گومانی باش بەخوای خۆمان بەرین و نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەتی هەموو لایەک قبول بفەرمێ تا بە یەگەیشتنەوەیەکی تر و ئەبمە میوانتان. السلام عليكم ورحمة الله وبركاته.